لە ئەڵمانیا زۆرێک هەز دەکەن ئەو مەترسەی لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکادا هەیە لێرە زیاترە لە هەر وڵاتانێکی دیکەی ئەوروپا. گەورەترین ئابوووریەکێتی ئەوروپا میوانداریکردنی نزیکەی 36,000 سەربازی ئەمریکیە بە بڕی 200 میلیارد دلار ساڵانە، تاکە گەورەترین هاوبەشی بازرگانی ئەمریکاییە لە ئەوروپا. بەڵام ئەو پەیوەندیە مێژوویە بە هێزەی نێوان هەردوو وڵاتەکە لێکترازانێکی تێکە و پاژەوەی کە سەرۆک دۆناڵد ترەمپ ئەڵمانیا تومەتبار کرد بۆی کە پشکی دارایی دادوەرانی خۆی نادات بۆ بەرگری ناتۆ. هەندێک لە سیاسەتمەندارانی ئەڵمانیا نیگەرانن لە هاوپەیمانی ئەتڵەسی. ئەم ڕێگەیە لە ماوەی ئەم 4 ساڵەدا لەگەڵ وڵاتە یەکگرتوەکاندا هەوراز و نشێو بووە. بابەتەکە زیاتر پەیوەندی نییە بە ئەوروپاوە یان بە شتگەلێکی دیکەوە لە جیهاندا، یان پەیوەندی هەبێت بە پاراستنی سیستمی نێودەوڵەتیەوە کە پێیان سپێردراوە. ئەم وڵاتە لەسەر ئەو سیستمە بیناکراوە دەیەوێت لە گۆڕانکاریەکان تێبگات و شوێنگەی خۆی جارێکی دیکە لەسەر ئەو دۆخە بێنێتەوە جێخۆی. بڕیارەکەی ئەم ساڵی ترامپ بۆ کەمکردنەوەی ژماری ئەو سەربازانی ئەمریکا کە لە ئەڵمانیا جێگیر بوون گومانی گەورەتری لە پابەندبوونی تەواوی ئەمریکا بە هاوپەیمانی ناتۆ دروست کرد. ئەگەر ئەمریکا بڕوات ئیتر ناتۆ نامێنێت، ئەو کاتە ئیتر درست دەکەوێتە نێوان ئەوروپیەکان لە بری ئەوەی پێچەوانە بێت و ئەوروپا پێکەوە گرێ بدات، کەواتە ئیتر کشوەرێکی ئەوروپاییمان دەبێت کە زۆرترین دابەشبوون و کێشە و ململانێ بەخۆوە دەبینێت. ئەو ڕەشبینەشتێکی جیهانی نییە. پارتی ئەڵتەرنەتیڤی ئەو پەڕی ڕازرە و لە پێناو ئەڵمانیادا پێشوازی دەم هەنگاوی بەڕێبەرایەتەکەی ترامپ دەکات بە کەمکردنەوەی بوونی سەربازانی لەشکری ئەمریکایی لە وڵاتەکەدا. ئەوانی دیکە دەرفەتی نوێ دەبینن بەبێ گوێدانە ئەوەی سەرۆکی داهاتووی ئەمریکا کێ دەبێت. من پێم وایە ئەمە ئەنجامی سەرۆکایەتی ترامپ نییە کە ئەمریکا کارەبەرایەکانی دیکەی بۆ خۆی دیاری کردووە کە لە ناوچەکانی ئاسیا و زریای ئارام خۆی دەبینێتەوە. بۆ نمونە من پێم وایە ئیستاکاتی ئەوەیە ئەوروپیەکان گەورە ببنەوە بە شێوەیەک لە شێوەکان خۆیان ڕزگار بکەن لەو پشبەستنە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەرچۆنێک بێت دەرەنجامەکان لە سەرانسەری زەریای ئەتڵەسیدا زۆرێک لێرە لە بەرلین لەو باوەڕەدان بۆ باشی و بۆ خراپی ئەگەری گۆڕان لە ئاسۆوە دیارە.